زانکۆی سلێمانی بۆ یەکەمین جار لە ساڵی 1960 دامەزرا. کامپی سەرەکی زانکۆ ئەو کات دەکەوتە چەقی شاری سلێمانی. ئەم زانکۆیە لە سەرەتادا تەنها سێ کۆلیژی هەبوو، بەڵام ساڵانی دواتر لە ئەنجامی داواکاریکی زۆر بۆ خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان ژماری کۆلیژەکان بە شێوەیەکی بەرچاو زیادی کرد. ساڵی 1970 ڕژێمی ئەو کاتی عێراق ئەم دامەزراوە ئەکادیمی ڕاگواستەوە بۆ شاری هەولێر و ناوەکەشی گۆڕدرا بۆ زانکۆی سەلاحەدین. ساڵی 1992 جارێکی تر زانکۆی سلێمانی بە هەوڵ و کۆششی زۆری سەرۆک مام جەلال و ڕۆشنبیران و زانستخوازانی کورد و خەڵکی دڵسۆزی شاری سلێمانی لە بەرواری 14 نۆڤەمبەری 1992 سەر لە نوێ دامەزرایەوە. لە ئێستادا زانکۆی سلێمانی چەندین فاکەڵتی و کۆلیژی هەیە کە تێیدا خوێندکاران بڕوانەمەی بەکالۆریۆس بەدەست دەهێنن لە چەندین بواری جیاجیادا. گرنگترین فاکەڵتی و کۆلیژەکانی زانکۆی سلێمانی پێکدێن لە فاکەڵتی زانستی پزیشکی و فاکەڵتی زانستە ئەندازیاریەکان و فاکەڵتی زانست و پەروەردە زانستیەکان و فاکەڵتی یاسا و ڕامیاری و کارگەڕی، هەروەها فاکەڵتی پەروەردە و ڕامیاری لە چەمچەماڵ و فاکەڵتی وەرزش و پەروەردەی بنەڕەتی و فاکەڵتی زمان و زانستە مرۆڤایەتیەکان و فاکەڵتی زانستە کشتتوکاڵەکان و کۆلیژی پزیشکی ڤێتەرنەری و کۆلیژی بازرگانی ئێواران. هەروەها بۆ دابینکردنی ستافی وانەوتنەوەی پێویست زانکۆ بڕوانامەی ماستەر و دکتۆرا دەبەخشێت لە چەندین بواری گرنگ و جیاجیادا. ساڵانە هەزاران خوێندکار لە زانکۆی سلێمانی ئامادەی هۆڵەکانی خوێندن دەبن. هەروەها هەزاران خوێندکاری خوێندنی باڵا و ئەندامانی دەستەی فێرکردن و دەستەی کارگێڕی لە زانکۆکەدا خزمەت بە بواری خوێندن و فێرکردن دەکەن. ساڵانە بە هەزاران خوێندکار لە سەرجەم بوارە جیاجیەکانی زانست و وێژەیدا لەم زانکۆیە بڕوانامە بەدەست دەهێنن. هەروەها لە پێناو زیاتر گەشەدان بە زانکۆی سلێمانی و هەروەها بە هۆکاری زۆربوونی خواست لەسەر خوێندن و قەرەباڵغی لە زانکۆکەدا لە 29 2013 کەمپی نوێی زانکۆی سلێمانی لە باکووری ڕۆژ ئاوای شارەکە و بە گوژمەی 337 ملیۆن دۆلار لەسەر ڕووبەری 771 دۆنم زەوی کەمپی نوێی زانکۆی سلێمانی و بە شەناوخۆیەکانی سەربا و زانکۆیە کرایەوە.